پەروەردگارمان لە عیلاجی ئەو زەلیلی و ئەو غەزەب لێگرتنە علاجی بۆ داناوە فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة بەڵێ بە پێچەوانەی ئەوانەوە کەوا ئەڵێن غەیری ئەڵڵاش منفعەت هەیە و زەرەرە لێ دوورەخاتەوە ئەوانە سينالهم غضب من الله وذلة بەڵام ئەوانەی کە ئەڵێن ربنا الله پەروەردگاری ئێمە و پەروەردگاری هەموو جیهانەکان پەروەردگاری ئەوەلین و پەروەردگاری ئاخرین پەروەردگاری خاوەن بەهەشت و خاوەن جەهەنەم ئەڵڵایە ثم استقاموا بەردەوامیش بوون لەسەر ئەوە غەزەبیان بەسەردا نابەزێ ئەوە پەروەردگارە فەرمێ تتنزل عليهم الملائكة تتنزل يعني چۆن ئەڵێ باران ئەبارێت ئاوا بەلێزمە پەیتا لە دوای یەک مەلائیکەی خوای گەورە و میهرەبان دابەزێتە سەر ئەو تاکە شەخصە کە ئەلێ رەبونا الله ئیتر هەچ کەسێکە تووبا لە هەچ کەسێکە کەوا تەواوی عەقیدەی پاک لە سینگایە تەواوی گومانی خێری بەخوای گەورەیە تەواوی تەوەکولی بەخوای گەورەیە پەیتا مەلائیکە دابەزنە سەری ملائكة دي بولاي تتنزل عليهم الملائكة أن لا تخافوا ولا تحزنوا نبت ترسو نخفتش بخو نبت ترسل لوي كوابوي أشي ولا كاتي سر مرق دايا لكاتي سر مرق دايا بول ملائكة دابزن سرو إنسانا كوا علي ربنا الله فروردگاري من الله جل جلاله لغير الله داواناكم لغير الله توكلناكم لغير الله پشتو پنامنية لغير الله سوێن ناخۆم ئەوانە لە کاتی سەرەمەرگدا بەچی شێوەیەک ئەمرێت لە ئێمە ئەوە دیار نییە لە ئێمە ئەوە دیارە چۆن مردووە بەڵام لە ئێمە دیار نییە ئەو مەلایکانە چۆن پۆلدا ئەبەزن بۆ لای و پێی ئەڵێن ئەبشڕوا مزگێنی بۆ تۆ دڵخۆش بە لا تەخاف مە بترسە ولا تحزن وهروها خواي قورو مهربان لآياتك دردا فرمي ثم ننجي رسولنا والذين آمنوا كذلك حقا علينا ننجي المؤمنين أواني كوا والله مي بيغمران أدنوا كاتك عذاب خواي قورو دا أبزيت كاتك زليلي دا أبزيت أواني كوا مؤمن متبع زليلنين أوانا خواي قورو غضب يعني لناقري خواهي قورا فرمي كذلك حقا علينا حقك واجب خومن واجب ما كردو لسر ذاتي خومن خواهي قورا ميربان خوي واجبي كردو لسر خوي نكا إيما نكا حقي شيء أو ما نبي خوي تفضلا وإكراما وإنعاما واجبي كردو لسر خوي كوا إنساني إيمان دار لحر تنغباريك أبي رزقاريكات